ئەم کاتان باش بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێیان زۆر بەخێر بێن سەر و سەر چاوە زۆر بەخێر بێن هاوڕێیان کاکە محەممەد عوسمان لەگەڵم دای وابزانم بەخێر بێ کا بزانم شتێکم بۆ بنووسە کاک محەممەد کاک شیا و شتێکم بۆ بنووسە تکایە بزانم دەنگ و ڕەنگ و هەموو شتێک باشە هەواڵن هێژا هون بەخێراتن سەر و سەر چاوان هەواڵێن کو لەمە دمەیزینن بەخێر بێن سەر و سەر چاوان دیدی سەر و سەر چاوان هاتن هاوڕێن بەخێر بێن سەر چاوان پێ دەکەین تکایە کۆمەڵێک کاری بەسیتی تەکنیکی ماون کە پێشتر دەرفەت نەبوو بیکەم ئێستاکە ئەنجامی دەدەم لەو بینەدا ئێوەش تکایە بۆمە بنووسن ئەگەر دەنگ و ڕەنگ کێشەیەکی تێدا هەیە بەڵێ هەموو شتێک باشە دروستە زۆر باشە زۆر بەخێر بە سەر و سەر چاوم ئاوڕۆکە باس لە ئیتر شیمانەی دەرئەنجامەکانی ئەو ڕێککەوتنەی ئۆجەلان لەگەڵ دەوڵەتی تورکیا دەکەین و ئەمە هەم لە باکوور هەم لە ڕۆژئاوا چی لەگەڵ خۆی دێنی و ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئێمە باس لەوە ناکەین ئەمە چۆن بوو چۆن نەبوو مانای چیە مانای چینە مانەکانی تاڕادێک دیارن هەندێک شتی هەیە دیار نییە ئەمانەش باز دەکەین کە ئەوانەی دیار نین چین بەڵام لە بۆ من ئەوەی هەری گرنگە ئەوەیە دەرئەنجامەکێتی ینی دەرئەنجامەکەی چی لێ دروست دەبێ هەروەکو لە ناونیشان لە ڕێکلامەکەدا ئەمەتان بینی هەواڵێن هێژا بەخێر بێن سەر و سەر چاوان هەواڵێن کو ئیدی لەسەر فێسبوک لە مەدنەرن لە کەرەماخوا وەرن سەر کەناڵە یوتوبێ وەرن سەر کەناڵە یوتوبێ ئەف لینکێ vê بەرنامێژی لێڤرداتینم هەواڵێن کو نزانن لێ پشتی کو هون چوون سەر یوتوبێ لەوەر لە کەرەماخوا کەناڵ فۆلۆوەر یعنی ئابۆنە بکەن بەڵێ هاوڕێیان لەسەر فێسبوک لا دەچین وەکو هەموو جارێکی تر لەسەر یوتوب درێژە بە بابەتەکە ئادەین بەڵێ بەخێر بێن سەر و سەر چاوە بەڵێ بزوتنەوەی کورد و پەرەسەندنەکانی ئەم دواییەی دەوڵەتی تورکیا بە تایبەتی گفتوگۆکانی تایبەت بە دەستپێشخەریەکەی ئۆجەلان دەستپێشخەریەکەش چەند ئۆجەلانە و چەند دەوڵەت باخسەلیا ئەمەیان جێگای پرسیارن کە لە نێوان 2024 و 2025 بەردەوام بوو و یعنی دەستی پێکرد ئێستاکەش بەردەوامە لە ڕوانگەی زانستی سیاسی و استراتیژیەوە ئەمە خۆی لە خۆیدا ئاماژەیەکە بۆ خاڵی وەرچەرخانێکی زۆر هەستیار یعنی بانگەوازیەکانی ئۆجەلان لە سەرەتای ساڵی 2025 بۆ هەڵوەشانەوەی پەکەکە و کۆتایی هێنان بە خەباتی چەکداری توانای ئەوەی هەیە بۆشاییەکی گەورە لە سروشت و نوێنەرایەتیکردنی نەتەوەخوازی کوردیدا دروست بکە ئێمە لێرەدا باسی چی دەکەین باسی ئەوە دەکەین کە ئەوەی ئۆجەلان کردی تا چ ڕادەیەک ڕاستە تا چ ڕادەیەک هەڵەیە و تا چ ڕادەیەک ناچاریە کە من پێشتر لەو باوەڕەدا بوومە لە هەموو بەرنامەکان ئەمە ناچاریە چونکە هیچ ڕێگایەکی دیکە نییە بەوەی کە هەیە بەو میتۆدەی پێشوویانی پەکەکە و شاخ و بەرخودان و لێخە هەواڵ لێخە و ئیتر دروستکردنی سێچار کەسی پرۆپاگەندە چی هیچ و پوچ لە بەشەکانی کوردستان کە هەر هەمویان گومانیان لێ دەکری ئەو پرۆپاگەندەیە دەکەن و هەوە زۆربیان پاشخانی کۆمەڵایەتیان پیسە لە بۆ هەندێک لە ئیتر ئەمانەش لە ناچاری خۆیان بە پەکە هەڵواسیوە بەوانە مەبەستم ئەوەیە هیچ شتێک ناکرێت و بەو پەکەکەی ئێستا کە نە دیپلۆماسی دەکرێنە سەربازیەت دەکرێنە سیاست دەکرێنە استراتیژی دەکرێت هیچ شتێک ناکرێت لە بۆ هەندێک ئیتر ئەو قۆناغا ناچاریە بەڵام کاڵەی ناچاریە ئەوە مانای ئەوە نییە لە ئەنجامی ئەوەدا شتی دیکە نەیانە ئاراوە و ئەو شتانەی دێنە ئاراوە ئەویش ئەوەیە یعنی بۆشایەکی گەورە لە سروشت و نوێنەرایەتیکردنی نەتەوەخوازی کوردیدا دروست دەکات
ئەمە لەکوێ دروستەکە؟ ئەمە لە باکوور دروستەکە، لە ڕۆژئاوا دروستەکە، ئەمە لە کوردستانی عراق دروست ناکە. لە کوردستانی عراقدا هیچ بۆشاییەکی نەتەوەیی نییە خۆ، هیچ نەتەوەی، هیچ شتێکی نەتەوەی نییە. یعنی درێیە ئەگەر شەڕێک لە بەغداش هەبی لەسەر ئابووریا، لەسەر پۆستا، لەسەر ئەم جۆرە شتانەیە، وانە لە سەرۆ کۆمارەکە کامیان بی، ئیتر جەلالیەکە بێ یان مەلایەکە بێ یان هەردووچیان بن. بۆ نمونە لەسەر ئەو شتانەیە ئەگەرنا لە کوردستانی عراقدا ئەوەی بڵێتن کێشەیەک هەیە بە ناوی کێشەی نەتەوایەتی شتیوە درێیەکی زل و زەبەلاح و بێمەعنا دەکەن. ئەمە ئەسڵ و ئەساسیە، بەڵام ئەمە لە کوردستانی باکووردا هەیە، لە سووریەدا تا ڕادەیەک هەتاوەکو ئێستاش هەیە، وانە خەڵکی بێناسنامە هەیە. ئیتر ڕەتکردنەوەی مۆدیلی دەوڵەت نەتەوە و داواکاریە نەتەوەیە کلاسیکیەکانی وەک سربەخۆیان فدرالیزم لەلایەن ئۆجەلانەوە لە ڕێگای تیۆری کۆنفدرالیزمی دیموکراتی بنەمای ئەو ڕەخنەیە کە دەڵێت داواکاریە نەتەوەیەکان بوونیان نییە، یعنی بمانەوێ نەمانەوێ ئەوەی کە ئێستا کە ئۆجەلان دەیکە بە هەموو شێوەکان مانای ئەوەیە. یعنی لێرەدا تەبعاً هەندێک شت هەنە کە ئەکرێ شاراوە بن، ئەکرێ لە ئایندەدا شتێکی کە ڕوو بدەن ئێمە جارێ نازانین، لەسەرەوەش هەڵسەنگاندن دەکەن. بەڵام بە گوێرەی تیۆری زانستی سیاسی و پەرەسەندنەکانی ئێستا ئەگەری سەرهەڵدانی جۆرێکی دیکەی نەتەوەخوازی کوردی دەتوانرێت لە ژێر ئەم ناونیشانە نەدا دروست بێتەوە. یەک سەرهەڵدانی ڕوتێکی نەتەوەخوازی کلاسیکی ویان سربەخۆیی خواست، یعنی ئەوە ئەگەری زۆرە بۆ ئەگەری زۆرە کە ڕوتێکی نەتەوەخوازی کلاسیک پاشڤەڕۆ کۆنسەرواتیڤ دروست ببێ، چونکە لە ناو پەکەکەدا تەماشا دەکەین ئەوانەی لە پەک کە پێشتر جیا بوونەوە لەستان نۆتیان بوونێتە پارتی، وانە لەستانەوەتیان بوونێتە پارتی وە دەبنە کە پارتی نابنە پارتێکی ئاسایی، ئەبنە پارتێکی شێت و هاریانی تێگەی گوێنانەدەن. ئیتر هەر کەسێک بە هەر کەسێک ئەڵێن ئەوە دەوڵەتی ناوێ ئەوە سربەخۆی دەوێ، وەکو بڵێ پارتی سربەخۆی دەوێت. تێگەی ئەوە دوێنێ نوێنەرێکی مەسعود بارزەنی دەیگوت، کاک مەسعود کە ئێمە ناردە بەغدایە گوتی سەرەتا ئەوەی لە دەستان دێ لە بۆ تورکمەن و لە بۆ عەرەب بکەن ئینجا بۆ کوردی بکەن، بەڵام کابرای ئەندامی پەکەکە کە دەچێتە ناو پارتی وای لێدێ باشە ئەو کابرایە خراپە نەخیر، ئەو کابرایە خراپ نییە، بەڵام ئەو کابرایە معنای ئەوەیە کە پەکەکە پەروەردەی نەکردیە و پەکە ناتوانێت پەروەردەی بکە. ئەوەی پەکە دەیڵێ بە ناوی پەروەردە لە خولەکی پارتی بووندا دەسۆڕێتەوە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین زۆربەی زۆری کۆڕ و کۆبوونەوەکانی وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان و تەلەڤیزیۆنەکانی پەکەکە و مێدیاکانی و موزیک و کۆمە بەرخودانەکانی لە کۆتاییدا فابریقە و کۆمپانیای دروستکردنی پارتینە، دەگەی دروستکردنی پارتینە. هەر لە بۆ هەندێ ئێستاکە کە ئەو پەکەکەی خۆی هەڵدەوەشێنێتەوە داواکاریەکی نەتەوەیی نییە، چونکە و داواکاریەکە لەسەر کێشەی کورد نییە. ئەگەر تۆ بڵێ کێشەی کورد هەیە دەبێتەوە هەندێک داواکاری نەتەوەییت هەبن. لە بۆ هەندێک احتیمالی زۆرە ئەو بزوتنەوەیە، یان لەنا ئەو بزوتنەوەیەدا یانیش لە دەرەوەی ئەو بزوتنەوەیەدا ویانیش لە غیابی ئەو بزوتنەوەیدا بزوتنەوەیەکی نەتەوەخوازی کلاسیک ڕوو بدا لە ژێرناوی سربەخۆیی و ئەمە سەر بە بارزانی بێ. بەڵام چەند سربەخۆیە ئەمە بۆ خۆتان بە بمینێ. وەلانانی داواکاریە نەتەوەیەکان وەک خوێندن و زمانی دایک، ناسنامەی دەستوری ویانیش ئۆتۆنۆمی و خود مختاری و ئەم جۆرەشتانە لەلایەن پەکە و ڕێبازی ئۆجەلانەوە لە ژێر دروشمی تورکیایی بوون یان نیشتیمانی هاوبەش بۆتە هۆی دروستبوونی ناڕەزایی لە ناو بەشێکی توندڕە و نەتەوەخوازی کوردیدا. ئەمە ڕاستێکە واتە لە ڕووی تیۆری بۆشاییەکەیە، چونکە لە زانستی سیاسیدا کاتێک بزوتنەوەیەکی سەرەکی وەک پەکەکەوانیش دەم پارتی داواکاریەکانی کەم دەکاتەوە تێکەڵی سیستەم دەبێت، زۆر جار ئەو بۆشایە دروست دەبێت لەلایەن گروپە توندڕۆکانەوە یانیش نەتەوەخوازە پەتیەکان پەتی ئەمانە پڕ دەکەنەوە. وە گوتم پەکەکە بەخۆشی هەوڵی داوە تێگەی لە هەوڵی داوە لە چاپەمانیەکانیدا لە دەمو دەستگەکانیدا، یعنی لە گەلێک شواندا پەکەکە بەخۆی فابریکە و کۆمپانیای دروستکردنی پارتیە.
لە هەمان کاتدا ئەمە لە ڕووی ڕێکەبەرایەتی شتێک دروستەکەی واتە پارتە بچووکەکان وەک هاکپار و ئیتر ئەمانی دیکە ڕنگ بێ ئیتر لە بەرامبەر دەمپارتیدا لە ئایندەدا بەعس لە کۆنفدرالیزم و ئەم جۆرە شتانە بکەن هەرچەندە ئەمانە لە ڕووی ڕێخستنیدا هیچ نین بەقەت ناوچەیەکی دەمپارتی خەڵکیان پێ کۆناکرێتەوە بە هەمویان بەڵام ئەکرێ لە ڕووی گوتاردا ئەمە دروست ببێ پاشان ئەگەری هەیە نەتەوەخوازیەکی کوردی مەتەنی و دیموکراتیک دروست ببێ کا من لاینگری ئەوەم چونکە ئەمە هەر دروست دەبێ ئێمە پێمان خۆش بێ پێمان خۆش دەبێت نەتەوەخوازیەکی کوردی نوێ هەر دەبێت دروست ببێ ئەگەر وەها ئەو گوتارەی پەکەکە ئەو گوتارەی دەمپارتی وەها بەردەوام بکە یعنی کایەی سیاسی دیموکراتیک لە کەسایەتیەکانی وەک سلاحەدین دەمیرتاش کە نوێنەرایەتی دەکەن ئاماژەیە بۆ گەڕان بە دوای ڕێگایی سێم یعنی نا ئەو گوتارەی پەکەکانە ئەو گوتارەی ئۆجەلان وە نا ئەو گوتارەی پارتی دیموکراتی کوردستانی بەڵکو ڕێگایەکی دیکە ئیترنەتەوە خوازیەکی مەدەنی و دیموکراتیک دروست ببێ و لەناو ئەمەدا چینی ناوەڕاست پێشنگایەتی بکەن هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێستاکە هەرچی دەبێ با ببێ دەمیرتاش هیچ ئاسۆیەک لە بۆ دەمیرتاش نابینینەوە هەر لە بۆ هەندێک دەمیرتاش لە ژوورەوەی ئەزانی هەر لە بۆ هەندێک تەماشاکەن ئێمە کە باسمان کرد 3-4 ساڵ پێش ئێستا هەندێک هەواڵ تووڕە بوون هەتا ئێستاش نەفرەتمان لێ دەکەن جوێنمان پێدەن هەتا ئێستاش جوێنمان پێدەن بەسی خوڕمان دەزان لەبەرسە لەبەر ئەوەی گوتمان ئەردۆغان چەند دوژمنایەتی دەمیرتاش دەکات پەکەکە 6 ئەوەندە دەیکە و قسەکە ڕاست دەرچوو و ئەمە قسەی خۆشم نییە ئەگەر دەستان دەگاتی ئەمە هاوژینی و ینیش خێزانی دەمیرتاش هەیە ئەگەر دەستان دەگاتی ئەوە دوو مەحامی دەمیرتاش هەنا ڕۆژێک لە بۆ خۆتان لەوانە پرسیار بکەن من ئەو پرسیارانە دەکەم لە بۆ خۆتان لەوانەکەن جگەرەی بە چاوی خۆم هەندێک شت دەبینم هەر لە بۆ هەندێک دەمیرتاش هەتاوەکو ئێستاش لە ژوورەوەیە بەڵام ئەگەر لە ژوورەوە بێ خەڵک لەناو پەکەکە ئەو خەڵکانەی کە نەتەوە خوازیاری نێتەوە خوازیەکی مەدەنی و دیموکراتیکیان هەیە ئەمە قبول دەکەن ئەمە قبول ناکەن هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین جاروبار ئیتر دەوڵەت باخچەدی ئیتر لەو بارەیەوە قسە دەکا بەڵام ئەردۆغان پێکی ناینێ ئیتر لەبەرەوەی دەترسن بۆشاییەکە ئەو جارە دەمیرتاش پڕی بکاتەوە ئیتر ئەمە تا ڕادەیەک یعنی زەمینی ئەوە لە هزری خەڵکەکەدا هەندێک کەمە یعنی ناڵێم کەمە هەیە لە ناو کوردەکاندا هەیە بەڵام ئەو کوردانی کە ئەو زەمینەی هەیە بەڕاستی زۆر بەشیان عاسیم لەبوونە یعنی ئەگەر بڵێم داخوازیەکی نەتەوەیشیان هەبێ ئەو داخوازیە بە تورکی بەکاردێنن و لە ڕووی پاشخان و کۆمەڵایەتیدا لاوازن ئەمەشیان هەیە بەڵام وەکو وتم فاکتۆرێکی وەک دەمیرتاش ئەکرێ ئەمانە کۆبکاتەوە لە ئایندەدا ئەمە دەمیرتاش چەند ئەیکا چەند نیکە چەند خۆی لە بۆ ئەوە ئامادە دەکا و هەڵوو مەرجەکە چەند ڕێگەی پێدا ئەمیان بابەتێکی دیکەیە و لە هەمان کاتدا ئەگەری نەتەوە خوازیەکی کوردی ئاینی کۆنەپارێزیش هەیە کە هوداپار ئەکرێ ینی حیزبوڵڵای کۆنی کوردی کە ئێستاکە تا ڕادێک متفقی ڕەزەت تەیب ئەردۆغانە ئیتر ئەکرێ ئەمانەش ئەو بۆشاییە پڕ بکەنەوە یعنی ئەمە ئەکرێ لە بەرژەوەندی دەوڵەتیش دابێ لە جیاتی ڕوانگەیەکی چەپ و سۆسیالیستی نەتەوەی ڕوانگەیەکی ئیسلامی ناسنامەی ئیسلامی ئیتر کاتێک کە پەکەکە لاواز دەبێ ئیتر هوداپار حیزبوڵڵا یعنی ئەو بۆشاییە پڕ بکاتەوە ئەمەشیان زۆر گرنگە و لە هەمان کاتدا ئیتر لە هەمووشی گرنگتر لە سیاسەتی ئەمڕۆماندا کاریگەری ڕێبازی بارزانی لەسەر ئەو ڕەوتەدا هەم لە ڕۆژهەڵات هەم لە ڕۆژئاوا هەم لە باکووردا بە ئاشکرا دەبینین یعنی ڕێبازی نێتەوە خوازی پارێزگاری محافزەکاری بارزانی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بنەماڵەکەەوە نوێنرایی دەکرێت هەمیشە وەک بەدیلێک بۆ ئەو کوردە نەتەوە خوازانەی باکوور بووە کە لە ناو پەکەکە جیا دەبنەوە
و یانیش لە ناو پەکە جێگەیان نابێتەوە و ئیتر پەروەردەی پەکەکە بە هیچ شێوەیەک ناتوانێ ئەو گوتارە بخاتە ژێر پرسیارەوە تاوەکو ئێستا نەیخستۆتە ژێر پرسیارەوە یان ئەڵێ پارتی خائینە یانیش چەپڵە لە بۆی یەکێتی نەتەوەی لێ ئەدا دێگەی و ینی چەپڵە لە بۆ پارتی لێ ئەدا لە کاتێکدا ئیتر دووسێ کامیۆن خواردن بچنە ڕۆژهەڵات و ئەم جۆرەشتانەوە یانیش هاوڕێتی مەزلوم عەبدی بکەن و ئیتر یارمەتی بدەن بۆ ئەوەی بێتە ئەوروپا لەم جۆرەشتانە ئیتر تەماشا دەکەین گوتارێکی دووڕوویی هەیە و ئەو گوتارە ئیتر بە هیچ شێوەیەک بۆ شایەکە پڕ ناکاتەوە هەر لە بۆ هەندێک دەبینین ئەگەری زۆرە کە لە کاتی ئیتر لاوازبوونی پەکەکەەوە ینی چەکدانانی پەکەکە ئەو گوتارە ئەیدۆلۆژیە وایانیش مۆدلەکەی باشوور ئەمە پڕ بکاتەوە و ئەمە ئێستاکە لە گوتارەکانی مەزلوم عەبدیدا دەبینین کە باسی مەرجع دەکا لە گوتارەکانی مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەددا دەبینین کە باسی سەرکەوتوویی ماشەڵڵا سەرکەوتووی باشووری کوردستان مۆدلی باشووری کوردستان دەکا کە 30 ساڵە ناتوانێت ئاو کارەبایەکی باش ناتوانێت کار لە بۆ هاوڵاتیان بدۆزێتەوە ناتوانێت موچە دابین بکە ئێستا کە گەورەترین ڕۆژەڤیان ڕۆژەوی موچەیە دەگەی بەڵام مەزلوم عەبدی ئەڵێ مۆدل لە سەرکەوتووەکەی ئیتر ئەمانە هەمویان نیشانەی چی نیشانەی ئەوەن کە لە ناو پەکەکەدا گوتاری پەکەکەدا ئیتر بەڕەڵایەکی ئەوەندە گەورەی فکری هەیە ئیتر لە کاتی قەیرانەکاندا ئیتر دەست بۆ ئەو گوتارە کۆنە پارێزیە کوردیە دەبن ئیتر ئەما بە تەنیا قسەی منیش نییە مەسەلەن سیاست ناسان یعنی ئەوانەی کە لە ڕووی تیۆریەوە سیاسی دەناسن مامۆستای زانکۆی زۆر گەورەنە وەکو حەمید بۆزەرسڵان یانیش مڕاد سۆمەر باس لەوە دەکەن کە کاراکتەری زاڵی پەکەکە بۆ ماوەیەکی درێژ ڕێگری لە گەشەکردنی گروپە سیاسیەکانی دیکەی کوردی کردووە ئەگەر ئەو پرۆسەی ئۆجەلان و دەوڵەت بەڕێوەی دەبن تەنها ببێتە پرۆسەیەکی چەکدانان و لێبوردن لە بۆ پەکەکە و مافە ناسنامەیی و بە کۆمەڵەکانی کورد وەک خوێندن بە زمانی دایک و پێگەی دەستوری دابین نەکات ئەوە یەکەمینیان ناومێدیەکی زۆر گەورە لە نێوانەوەی گەنج و سیاسی کووردا دروست دەبێ دووەمینیان تندڕەوبوونەوەی نوێ ئەم بۆشایە دەبێتە هۆی چاندنی تۆوی ڕەوتێکی نوێ کە لە پەکەکە نەتەوە خواسترە لە ڕووی ئەیدۆلۆژیەوە تیشترە و کۆنفدرالیزمی دیموکراتی ئۆجەلان ڕەت دەکاتەوە هەرچەندە ئۆجەلان ئەمە 2 ساڵە بەخۆی نە ئۆجەلان نەپەکە باسی کۆنفدرالیزمی دیموکراتیان نەکردی لە بیریان کردیا ئیتر بە کورتی ئەوەی کە بزوتنەوەی پەکەکە هۆکاری سەرەکی بوونی خۆی واتە ڕزگاری نەتەوەی یان داخوازیە نەتەوەیەکان لە پێناو دیموکراسی یان ئاشتیدا وەلا دەنێت بەو مانایە نییە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو داواکاریانە لە ناوچوو لە ناو کۆمەلگادا تەماشا دەکەین لە باکوور ئەمە هەیە لە باشووری کوردستاندا ئەمە پێویست ناکە لە باشووری کوردستاندا چێ داواکاری نەتەوەی هەیە بۆ خاتری خوا ئەگەر هەیبێ بە تەنیا ئامرازێکی پرۆپاگەندەیە بۆ هەڵبژاردن لە شوێنەکانی وەکو کەرکک و ئەمانە دەگەی ئەگەنا نییە بەڵام لە باکوور هەیە ئەم داواکاریانە تا ئەو کاتەی نوێنەرایەتی نەکرێن زەمینە بۆ سەرهەڵدانی بزوتنەوەیەکی نوێ و ڕەنگە نەتەوەخوازیەکی پەتیتر خۆش بکەن ئیتر لێرەدا چەند مەسەلەیەک دێنە ئاراوە باشە ئێمە چاوەڕێی کامە نەتەوەخوازی بکەین ینی ئێمە چاوەڕی نەتەوەخوازیەکی دەوڵەتمەدار بکەین زەمینەی ئەوە لە کوردستان هەیە خەڵکی کورد لە بۆ ئەمە ئامادەیە خەڵکی کورد لە بۆ ئەمە ئامادەیە خەڵک ئامادەیە ئەگەر پێویست بوو گیان فیدایی لە بۆ بکە خەڵک ئامادەیە پارەی گیرفانی خۆی بۆ کۆ بکاتەوە خەڵک ئامادەیە لە ماڵەکەی خۆیدا قوربانی بۆ بدا چونکە ئێمە پێشتر ئەوەمان نبینی لە ڕاستیدا ئەوەمان نبینی یعنی پەکەکە کاتی خۆی دەیویست ئەمە بکە و لە بۆ هەندێک
هەرچی لە دەستی هات بەڵام گەریلاکانی پەکەکە زۆر 20,000 کەس بخۆ زیاتر نەبوو ئەوەی دیکە هەر هەمووی هاتە ئەوروپا ئێستاکە هاتە ئەوروپا داوای دەوڵەت دەکا ئەمە دەبیان نا و زۆر کەس وهات تێگەشتونە کە نەتەوە سازی کە باسی نەتەوەت کرد ئللا دەبی دەوڵەتت بووە ئەمەیان تا چ ڕادێک ڕاستە باشە ئەگەر نەتەوەیەکی دەوڵەت خواز ئەنجام نەدرا دەکرێت نەتەوەیەکی بێدەوڵەت دروست ببێ و بگاتە ئامانجەکانی باڵێ دەکرێت ئێستاکە با بە کورتی باس لەوانە بکەین یعنی پەیوەندی نێوان ناسیۆنالیزم و بێدەوڵەتی ستات لەسنس گۆڕەپانێکی ئاڵۆزی تیۆری سیاسی و کۆمەڵناسیە کە توانەکانی من تێدەپەڕێنێ بەڵام ئەو قەیرانە بەگشتی لەو گرژەی نێوان سیستەمی دەوڵەتی وێستڤاڵی یعنی وێستڤالیچیا کە وا دادەنێت هەر کەسێک دەبێت سەر بە دەوڵەتێک بێ و واقعی میلیۆنان کەس کە لە دەرەوەی ئەو چوارچێوەیە یاساییەدا دەژین ئیتر سەرچاوە دەگرێت یانی لێرەدا کورتەیەک لە تیۆریە سەرەکیەکان هەڵسەنگاندنە ئەکادیمیەکان و ئەو زانیاریانەی پێناسەی ئەم بوارەیان کردووە دەخینە ڕوو بنەما فەرسەفیەکەی چێە ئیتر فەیلسوفی یەهودی بەناوبانگ هانە ئارێنتە هانە ئارێنت ئەڵێ کە ناتوانیت باسی دەوڵەت بکەیت بەبێ یعنی خەڵک ئەڵێ ناتوانێت باسی دەوڵەت بکەیت بەبێ ئارێنت هانە ئارێنت چونکە ئەو لە سەرەتادا ئیتر زۆر لە هەمویان باشتر باسی لە دەوڵەت کردووە کارەکانی ئارێنت وەک ستانداردی زێڕین دەمێنەوە بۆ تێگەیشتن لەو باجە مرۆیەی کە مرۆڤ بەهۆی لە دەستدانی ناسنامەی نیشتیمانیەوە دەیدات کە تیۆری سەرەکیەکەی ئەگەر تەرجمەی کوردی بکەمەوە بە حرفی مافی هەبوونی مافەکان ئارێنت ئارگومنتی ئەوە دەکات کە هەر کاتێک کەسێک لە هاوڵاتی بوون دادەماڵرێت ئەو چوارچێوێش لە دەست دەدات کە پارێزگاری لە مافەکانی بکرێت وەکو مرۆڤ ئیتر ئەمە لەکوێ باز دەکات لە پەرتووکی بەناوی ئۆرجینس ئۆف تۆتالیتاریانیزم 1950 نووسراوە ئەو پەرتووکە ئیتر داشکان و لاوازبوونی دەوڵەت نەتەوە کۆتایی مافەکانی مرۆڤ پاشان ئیتر با هەندێک باسی ناسیۆنالیزمی بێ دەوڵەت بکەین یعنی نەتەوەکانی بێدەوڵەت ئەمە ئاماژەیە بۆ ئەو گروپە کولتوری و سیاسیانەی کە خاوەنی ناسنامەی نەتەوەین بەڵام دەوڵەتی سربەخۆیان نییە وەک کوردەکان کاتەڵان و یانیش سکۆتلاندیەکان ئیتر مایکل کێتینگ ئەو دەنگێکی پێشەنگە لە بواری فرە نەتەوەی یعنی پلۆری ناسیۆنالیزم باڵێ ئیتر لەسەر لەو بوارەیەوە مایکل کێتینگ زۆر کاری کردووە ئیتر کاری لەسەرەوە کردووە لەسەر چۆنیەتی مامەڵەکردنی نەتەوە بێدەوڵەتەکان لەگەڵ ڕێسە جیهانیەکاندا ئیتر تیۆری سەرەکی ئەوە کە پێی دەگوترێ ناسیۆنالیزمی ژێردەوڵەت ناسیۆنالیزمی بندەوڵەت و یانیش ناسیۆنالیزمی بێدەوڵەت ئەو بیرۆکەیە کە ئەم گروپانە هەمیشە داوای سربەخۆی تەواو ناکەن و یانیش داوای سربەخۆی ناکەن بەڵکو هەوڵ دەدەن سەروەری لە ناو یەکە گەورەکاندا بەدی بێنن وەک یەکێتی ئەوروپا ئیتر لە ناو یەکێتی ئەوروپادا ئیتر خۆی دەوڵەت ئەتو لە بۆ چ دروستەکەی لە بۆ ئەوەی سەروەرەوە نیە بەڵام ئایا دەوڵەتی نەتەوەی تا چ ڕادێک بە تایبەتی پێشتر ئەو ماوەیە لەگەڵ هاتنی دۆناڵد ترامپ ئەو دوسێ ساڵە ئەمە جیاوازە یعنی سەروەری یەکێتی ئەوروپا لە ژێر پرسیاردایە بەڵام پێشتر هەموو ئەوروپیەکان باسییان لەوە دەکرد کە یەکێتی ئەوروپا سەروەری دەوڵەتی خستۆتە ژێر پرسیارەوە بەڕاستیش وا بوو ئێستا شوایە من لەو ئەوروپایە دەنگ بە پارلەمانی ئەوروپا ئەدەم بەڵام دەنگ بە کۆمیسیۆنی ئەوروپا نادەم باشە چێ
سیاسەتی ئەوروپا بەڕێوە دەبێت کە کاریگەری لەسەر بازی من داهاتی من ئەو پارەیە کە لە بازی من دەچێتە بەشی چەک و دەچێتە بەشی نەخۆشخانە و پەروەەردە چێ ئەو بڕیاراندا کۆمیسیۆنە کۆمیسیۆن ئەمن دەنجی پێدەم نەخێر ئەمن دەنجی پێ نادەم بەڵام سەروەری هەیە بەسەر دەوڵەتەکەی مندا پاشان هەرسەنگاندنی ئەکادیمی مۆدرن هەیە لەسەر نەتەوە بێدەوڵەتەکاندا یعنی نەتەوە مەرزنیە ئیلا دەوڵەتی هەبێ و ئەو نەتەوانەی بێدەوڵەتن بە میلەتێکی ژێردەستە و یانیش میلەتێکی بچووک نابیندرێن یعنی ئایا ئەتۆ پێت وایە سکۆتلندیەک خۆی پێ لە کوردێک کەمترە دەوڵەتیشی ناوێ ڕیفراندۆمی کرد دەوڵەتی نەویست چونکە وەزعی ئێستای باشترە ئێستا کە لەو بەلجیکە ڕیفراندۆم بکرێ خەڵکی هۆڵندی زمان ئەو ناوسەی کە من لی دەژین فلەیمیەکان دەنگ بە دەوڵەت دەدەن پێم وانە لەبەرەوەی ژیانی ئێستای باشترە تێگەی یعنی وە زۆریش مرتاحە و خۆشی بچووک نبینێ وەکو کوردە ناسیۆنالیستەکان کە خۆیان بچووک دەبینن ئەگەر دەوڵەتیان نەبێ یعنی لە ڕووی تیۆریەوە ئەڵێم ناڵێم ئیلا نابێ دەوڵەتت هەبێ من وا قسە ناکەم با دەوڵەتت هەبێ بەڵام ئەڵێم لە ڕووی تیۆری مەرج نییە ئیلا هەموو ناسیۆنالیزمێک دەوڵەتی هەبێ یعنی هەڵسەنگاندنی ئەکادیمیە مۆدێرنەکان یەک لەوانە برێدچیت ئەندرسۆنە و ئەوەی دیکە تێندای ئەچیومیە کە ئەمانە زانایانی مۆدێرنن سەرنج دەخەنە سەر ئەوەی کە چۆن دەوڵەتان هاوڵاتی بوون وەک ئامرازێکی دەرکردن و پەراوێز خستن بەکاردەهێنن بەمەش بێدەوڵەتی وەک جۆرێک لە کۆنتترۆلکردنی کۆمەڵایەتی بەرهەمدێنن ئەو باس لە ئەوە دەکا یعنی چەند دەوڵەتێک هەن ئیتر ئەدرسۆن سەرنج دەخاتە سەر چەمکی هاوڵاتی چاک و هاوڵاتی خراپ ئەمە لە تورکیادا دەیبینین زۆرجار دەربارەی کوردەکان مەسەرێنێ سۆزدەوە تەنداش ینی گوایە هاوڵاتی بە کوردەکان دەڵێ ویانش بەدەم پارچێک دەڵێ وانە ئەمەیان هەیە ئەمە ڕاستیەکە ئیتر ئەچیۆمی بێدەوڵەتی لە ڕوانگەی دیموگرافی و نهێشتنی کۆلۆنیالیزم و کۆچکردن وەک جۆرێک لە کۆتایی پێدان بە ئیستعمار هەڵدەسەنگێنی وە کاری لەسەرەوە کردووە ئیتر لەسەر لەو بارانەوە کۆمەڵێک کار وەکو ناسنامە یاسا و یانیش وەکو چارەسەری کراون بەڵام ئەمانە ناکەومە ناوی چونکە بابەتی من ئیتر ئەوەیە ئایا ناسیۆنالیزم دەکرێ بەبێ داخوازی دەوڵەت یعنی ئەگەر چونکە و گوتمان ئێستاکە زۆر کەس ئەڵێ پەکەکە وازی لە دەوڵەت هێنا و دەوڵەت دروست ناکە بەڵام بەخۆی ئایا لە جێی پەکەکەبی لە جێی پارتی دیموکراتی کوردستان بی لە جێ یەکێتیوی داخوازی دەوڵەت دەکەم دەوڵەتی بۆ دروست دەکرێت یعنی ئەگەر لە فێسبووکەکە و لەسەر یوتوبەکە بهینی خوارێ باسی ئەمە دەکەین وەڵامی کورد بریتیە لە بەڵێ بێگومان هەر کەسێک مەرج نییە دەوڵەتی بووە بە ناسیۆنالیست هەژمار بکرێ بەڵام بۆ تێگەشتن لەوەی چۆن ناسیۆنالیزمێک هەیە کە داوای دەوڵەت ناکات دەبێت جیاوازی بکەین لە نێوان دوو چەمکی سەرەکیدا یعنی یەک ناسیۆنالیزمی سیاسی بەرامبەر ناسیۆنالیزمی کولتوری زۆربەی خەڵک ناسیۆنالیزم بە تەنیا وەک پرۆژەیەکی سیاسی دەبینن کە ئەنجامی دروستکردنی دەوڵەتە بەڵام تیۆریسیەنەکانی وەک ئێنتۆنی سمیت ئاماژە بەوە دەکەن کە ناسیۆنالیزم لە بنەڕەتدا لە بۆ دەوڵەت دروست نابێ بۆ پاراستنی ناسنامە دروست دەبێ و لە پێناوی پاراستنی ناسنامە هەندێک زار هەوڵ لە دەوڵەت دروستکە واتە ئەگەرە تۆ ئامرازێکی دیکەت هەبێ بۆ پاراستنی ناسنامەی خۆت وەکو هۆڵندیە زمانەکانی بەلجیکا کە لە ناو دەوڵەتی بەلجیکان دەوڵەتەکە دەوڵەتی هۆڵندی نیە دەوڵەتی هۆڵندی زمانەکانیە دەوڵەتی فلەمانەکانیە بەڵام ناسنامەکەیان پارێزراوە هەر لە بۆ هەندێک خۆشێت نەبووە باسی دەوڵەت بکە و یانیش سکۆتلاندیەک چ پێویستە باسی دەوڵەت بکە حتا کەتەلانەکان لە ئایندەدا چ پێویستە ئیتر باسی دەوڵەت بکەن هیچ پێویستێک نامینێ ئیتر جگەلەوە ناسیۆنالیزمی کولتوریمان هەیە لێرەدا ئامانجەکە پاراست ناسیۆنالیزمی کولتوری ئامانجی پاراستنی زمانمێژ و نەریتەکانە
ئیتر نەتەوەکە دەوڵەتی ناوێ بەڵکو دەیەوێت لە ناو دەوڵەتێکی تردا وەک قەوارەیەکی جیاواز بمێنێتەوە و نەفرۆتێ و یعنی لێرەدا ئەگەر ئەتۆ توانیت زمانی خۆت مێژووی خۆت نەریتەکانی خۆت بپارێزی چ پێویستی بەداوەتە بەڵام لە ئێستای پەکەکەدا کێشەکە ئەوێ نەداخوازی زمانی تایە نەداخوازی مێژووی تێدایە نەداخوازی نەریتەکانیشی تێدایە نەریتی چی بابە زمانی چی هەر هەمووی بە تورکە قسە دەکا خۆی تێگەی ئیتر کوردەکانی باکووری کوردستان لە چوارچێوەی تیۆری کۆنفدرالیزمی دیموکراتیکە عەبدوڵڵا ئۆزەڵان دایڕەشتووە دەڵێن ئێمە ناسیۆنالیزمێکی دژە دەوڵەتمان هەیە دژە دەوڵەت واتە دەمانەوێت وەک نەتەوەیەکی ئازاد بژین بەبێ ئەوەی سنوورە سیاسیەکان بگۆڕین یان دەوڵەتێکی نوێ دروست بکەین بەڵام لە دوای دەستپێکردنی پرۆسەی ئیمرالی ئێستا کەس باسی کۆنفدرالیزمی دیموکراتیک ناکە ئەمە کێشەکەی تر ئەمە دەبێت پەکەکە بەخۆی وەڵامی داتەوە هەتا وەڵامیشی نەداتەوە وەڵامەکەش ئیقناعکەر نەبێ بەڕاستی ئیتر ئەو مەترسیەی لەسەر هەیە کە بزوتنەوەیەکی نەتەوەخوازێکی دیکە ئیتر دروست ببێ ئیتر جگەلەوە ناسیۆنالیزمی لیبرال و ئۆتۆنۆمی خواز و ئەوانەشمان هەیە کە ئەمانەش ئیتر ناسیۆنالیزمی بێدەوڵەتن تێگەی ئیتر کە لە ناو دەوڵەتدا ئیتر کۆمەڵێک پۆستیان پێ بدرێتتر ناسیۆنالیزمێکی بەبێ دەوڵەت ئەوە دەکەن مەسەن لە ڕۆژ ئاوادا ئێستا چاوەڕێ ئەوە دەکرێت ناسیۆنالیزمێکی بەبێ دەوڵەت سێ چوار کەس بچن سێ چوار پۆستیان پێ بدرێ ناوچەکانی خۆیان بەڕێوە ببن تێگەی ئیتر و ناسنامەی خۆیان بپارێزن زمانی خۆیان بپارێزن ئیتر بۆ داوای دەوڵەتی جیاوازکەن لێرەدا کێشەیەک نییە ئەو وەکو کێشە ئەوەیە یعنی ئەگەر بێت و ڕۆژ ئاوا لە ژێر ئەو مۆدێلە دەرنەچێت کە ئۆجەلان لە بۆ تورکیای دەوێ هەرچەندە ئۆجەلان ئەو داخوازیانەی هەم ئۆجەلان هەیەی لە بۆ کوردی سووریا و هەم ئەو داخوازانی هاکان فیدان و دەوڵەت باخچەری شایەتیان لە بۆ کوردی سووریا لە بۆ کوردی خۆیان نیانە ئەوەش پارادۆکسیشی زۆر زۆر گەورەیە وانە لەژێر ئەمەدا ئەکرێ نهێنیەک هەبێ پاشان باسی ئەوەش دەکەم بەدەست یعنی ئەمانەدا لێرەدا ئیتر کۆمەڵێک بابەت هەنا سەرم بۆ نمونە زۆربەی ناسیۆنالیستەکان لە سکۆتلاندا پێش ڕێفراندۆم یان کێبیک لە کەنەدا بۆ ماوەیەکی زۆر تەنیا داوای دانپێدانانیان دەکرد وەک نەتەوەیەکی جیاواز لە ناو دەستوردا نەک جیابوونەوە بەڵام پاشان ئیتر لە سکۆتلاندا ڕێفراندۆم کرا لە ڕێفراندۆمەکەشدا خەڵک دەنجی نایدا ئیتر بەگشتی ناسیۆنالیزم وەک هەستکردن بە بێژەیەکە یعنی بەپێی تیۆری ئەندرسۆن نەتەوە وەک کۆمەڵگەیەکی خەیاڵ کرد وەسف دەکاوە یعنی ئەڵێ ناسیۆنالیزم بریتیە لەو پەیوەندیە دەرونی کە تاک بە گروپێکەوە دەبەستێتەوە یعنی کە زمانێکی هاوبەشیان هەیە بڕوایان بە یەک چارە نووس هەیە ئەم جۆرەشتانە ئیتر بەگشتی ئەمە کۆی بابەتەکەیە ئیتر لە ڕووی تیۆریەوە هەرچەندە ئەتوانین زۆر زیاتری لەسەر بڕۆین ئیتر بە کورتی ناسیۆنالیزمی دەوڵەت خوازمان هەیە کە داوای دروستکردنی دەوڵەت دەکا باسی سۆڤەرنیتی دەکا واتە سەروەری ناسیۆنالیزمی کولتوریمان هەیە کە باس لە پاراستنی زمان و ناسنامە دەکا لە فەوتان ئیتر وەکو بزوتنەوە زمانەوانیەکان لە وێڵز لە یونایتد کینگدۆمدا هەیە و ناسیۆنالیزمی پۆست دەوڵەتیشمان هەیە کە بەڕێوەبردننی خۆجێی و دیموکراسی ڕاستەوخۆ دەخوازێ ئەو مۆدێلەی کە لە ڕۆژ ئاوا پێشتر هەبوو ئێستاکە ڕۆژ ئاوا نەمایە ئێستاکە بۆتە کوردستانی سووریا وێنیش باشووریە بچووچک کە پێشتریش پەکەکە پێی دەگۆ باشووریە بچوو دوایی ڕۆژ ئاوا دروست بوو لە پێناوی کۆمەڵێک بابەتی دیکە دروست بوو ئەوانە هیچ نهات نەدی هەر لە بۆ هەندێک ڕۆژ ئاوا بەخۆی نەماوە لە ڕاستیدا بەتەنیا ناوەکەی ماوە ناوەڕۆکەی نەماوە ئیتر ئەمانە کۆی بابەتەکان بەڵام
ئیتر هەندێک نیگەرانی دیکەش هەنا لە چوارچێوەی ئەو پرۆسەی کە ئێستا لە ئارادایە مەسەلەکە ئەوە نییە کە ئەو جەران دەوڵەتی دەوێیان دەوڵەتی ناوێ بەڵکو مێژوو زانستە سیاسیەکان پێمان دەڵێن کە ناسیۆنالیزمی بێدەوڵەت لە وڵاتە نان دیموکراتیەکاندا یعنی ئەوتۆکراتیک ستیتس ڕوبەڕووی ئاستەنگی زۆر سەخت دەبنەوە ئەگەری سەرکەوتنی بە شێوازە مەدەنیەکە زۆر زار زەحمەتە لێرەشدا شیکردنەوە هۆکارەکان و ئەو مۆدلانە ئەتوانین بخینە ڕووکە لەم جۆرە وڵاتانەدا پەیڕە و دەکرێن مەسەرەن ململانی سەروەری بەرامبەر مافی نەتەوەیی لە وڵاتە نادیموکراتیەکاندا وەک تورکیای سەردەمی کەمالیزم ئێستاش ئێرانی پاشایەتی و ئێرانی کۆماری یان عراقی سەردەمی بەعز دەوڵەت وەک پیرۆزیەک سیر دەکرا و سیر دەکرێت هەر جۆرە ناسیۆنالیزمێکی تر کە داوای ئۆتۆنۆمیان دانپێدانانی بکردبە وەک هەڕەشە بۆ سەر ئاشایشی نەتەوەی و پیلانگێڕی بیانی سیر دەکرا و ئێستاکەش سیر دەکرێت یعنی دەوڵەت دەتوانێت دەوڵەتی نادیموکراتیک پەنا بباتە بەر توانەوەی زۆرم لەیاننا یعنی فۆرسێت ئاسیملیشن ئێمە ئاسیملاسیۆنی ئێمە ئەنتیگراسیۆنمان هەیە ئاسیملاسیۆنیمان هەیە بۆ ئەمە ئاسیملاسیۆنیش تێپەڕ دەکا توانەوەیەکی زۆرم لێیانە ئیتر پاشان نەبوونی شوێنی گشتی یعنی پابلیک سفێر لەناو لە وڵاتە دیموکراسیەکاندا ئەمەیان هەیە یعنی وەک کەنەدا وەک ئیسپانیا ناسیۆنالیزمی بێدەوڵەت دەتوانێت لە ڕێگەی پارتە سیاسیەکان مێدیای ئازاد و دادگاوە خەبات بکات بەڵام لە وڵاتی نادیموکراتیکدا پارتی کوردی قەدەغە دەکرێت زمان وەک تاوان سیر دەکرێت دیالۆگ بوونی نییە تەنیا فەرمان هەیە وەکو ئەردۆغان و ئەحمەدشەڕەوانە قەرارنامە دەردەخەن ئیتر لە بۆ هەندێ گەلێک جار دەبینین ناسیۆنالیزمی مەدەنی دەگۆڕدرێ بۆ ناسیۆنالیزمێکی چەکداری خۆی پەکەکە لە ئەنجامی ئەوە دروست بووە ئیتر ئەمەیان لە بۆ ئێستاکە پرسیار دروستەکە کە ئەوەی ئۆجەلان دەیەوێت لەگەڵ تورکیادا پێک بینی من وەکو گوتم سەرەتا ئەمە بابەتێکی ناساریە بەڵام تا چڕادێک سەر دەکەوێت تا چڕادێک سەر ناکەوێت چونکە ئێمە هیچ شتێک ئێستاکە بەگشتی لەو بارەیەوە نابینین یعنی ئەمە کۆی بابەتەکەیە یعنی نام هەوێ بابەتەکە لە خلا حەدی خۆی زیاتر درێژ بکەمەوە بەڵام ئەگەر ئەو قۆناغی ئێستاکە لێک بدەینەوە ئەمە ئەگەر سەرکەوتوو بێ بێگومان ئەمانە هیچیان ڕوونادەن کە باسم کردن هیچیان ڕوونادەن بەڵام بە مەرجێک هەندێک داخوازی نەتەوەی تێدا هەبن ئەو داخوازیانە ئەمڕۆ نین سبەینێ دەکرێن ئەتوانین فاڵێکی وا بگرینەوە سەحربازیەکی وا بکەین نازانم من بەخۆم نایکەم ئەگەر کەسی دیکە بیکە با بیکە لە هەمان کاتدا ئایا ئۆجەلان بۆ ئەمەی قبول کردووە ئایا تەسلیم بووە ویانیش هەندێک شتی شاراوە هەنە باشە ئەگەر تەسلیم بووە بۆ 15 ساڵ پێش ئێستا تەسلیم نەدەبوو پێشەوەی پیر ببی و هەموو تووکی سری هەڵوەرێ بۆ ئەو کاتە تەسلیم نەدەبوو ئایا ئەمە پەیوەندی بۆەوە هەیە کە ئۆجەران لە دواییدا هەری ئاخیری بینی کە پەکەکە ناتوانێت بە هیچ شوێ یان هیچ هیوایەکی لێ ناکرێت ئەوە ئەو کەسانە لە نزیکەوە لە ناو پەکەدا بوو بن ویانج ئاگیان لێبێ ویانج هەڵسوکەوتیان لەگەڵ کردبێ دەزانن بەتایبەتی لەگەڵ ئۆجەران نەک ئەمڕۆ ئۆجەران لە ساڵی 1993 بڕوای هیچ بە پەکەکە نییە نەماوە کە پەکە هیچ شتێک بکە هیچ بڕوای پێ نەماوە بەڵام چارەسەریەکی دیکەی نەبوو ئایا ئەمڕۆ گەشتیتە ئەو ئاستەی کە پێ لەسەر زەرجی خۆی بکە ئەو پەکە بتوانێتەوە چونکە هیچ توانایەکی نییە پەکەکە بەڕاستی پەکە توانایەکی نییە لەو بارەیەوە یعنی هیچ توانایەکی تێدا نەماوە یەک بوارم بۆ بێنەوە ئێستا کە بڵێ پەکە توانای هەیە کارێک بکە نیەتی نەمایە ئایا لە بۆ هەندێ ئیتر ئەو بڕیارەی داوە باشە ئەو بڕیارەی داوا لە بەرامبەر ئەوەدا چ قازانج دەکا ویانیش
هەندێکشی شاراوە هەنێک ئێمە نایزانین وەکو ئەوەی هەندێک وعدیان پێدابن ێ باشە ئەو وعدانە لە دەوڵەتێکی وها ئەوتۆکراتیک کە پاشخانێکی وهایی هەیە کە پاشخانێکەی ئێستاکە ئیسلام و فاشیە باشە بەخۆ فاشیزم درۆزنە ئیسلامیش ئیسلامی سیاسی لە فاشیزم سەد قەت درۆزنترە یعنی لە ئیسلامی سیاسیدا درۆکردن لە پێناوی ئاین حەق ڕەوایە مەسەلەن زۆر زار من لەگەڵ ئاکپارتیەکان ئەو گفتوگویم کردووە وتم باشە ئەردۆغان دوێنێ وهای دەگوت ئەمڕۆ وای دەگوت ئەمڕۆ وا دەڵێ ئەوەی چۆن هەڵدەسەنگێن ئەڵێ ڕاستە ئەوەی دوێنێ وای دەگوت ڕاست نەبوو ئەوەی ئەمڕۆ ڕاستێڵم باشە دوێنێ درۆی کرد کرێ بڵێ درۆی کرد تۆ ئاعتراف دەکەی ئەڵێ درۆی کرد بەڵام درێەکەی باشە لە پێناوی دەوڵەتە لە پێناوی ئیسلامە لە پێناوی تورکە تێگەی ئەوا بیر دەکاتەوە ئێ باشە لەو حاڵەتەدا تۆ ئەو وعدانێک کە پەیانداوی ئەو سۆز و پەیمانێک کە پەیانداوی ئەکرێ سبەی ڕەش بکرێنەوە کرێ ڕەش بکرێنەوە ویانیش دەوڵەتێک لەو بینەدا لە ئارادای ئێمە نایزانین چونکە لە زۆربەی زۆری پرۆسە ئاشتیەکاندا دەوڵەتێک نێوبژیوانی دەکە ویانی چەند دەوڵەتێک دەیکەن ئێمە ئەوش نابین هەر لە بۆ هەندێ بابەتێکی حتاکو بڵێ ئالۆزە ئەگەر بێت و سەرکەوتن تێیدا نەبێ ئیتر ئەمە مێژووی پەکەکە سەرکردەکانی پەکەکە بە ئەو جەلانیشەوە ئیتر هەتا دوایی بەڕاستی تووشی شەرمەزاریی زۆر گەورە دەبن و ئەمانەی هەتا دوێنێ چەپلیان لە بۆ لێداونە ڕەخنەیەکیان نەکردو نەک ڕەخنە پرسیارێکیان نەکردو ئەمانە هەمویان تووشی شەرمەزاری زۆر گەورە دەبن هیوادارم وا نەبێ و هیوادارم هەندێک شت هەبن لە قودرەتی ئێمەدا نەبێ کە ئێمە ئێستا نیانزانین لە ئایندەدا هەبێ بەڵام ئەمانە هەروەکوتم ئێستاکە من ناتوانم بە ئارگومنتی زانستیانە وەڵامیان بدەمەوە بە کورتی لە دوو بەشی کوردستاندا لە ڕۆژ ئاواشدا و لە باکووریشدا ئەگەری زۆرە ئیتر ئەمە دەرگا لە بەردەم دروستبوونی بزوتنەوەیەکی دیکە بکاتەوە ئەو بزوتنەوەی ئەکرێت لە ناو خودی بزوتنەوەکە دروست بێت لەناو خودی بزوتنەوەی ئەو جەلانی بێتە دەرەوە ئێمە باسی دەمیرتاشمان کرد کە ئەو پۆتانسیەڵی تێدا هەیە نوێنەرایەتی و سەرکردەی نەتەوە خوازیەکی مۆدێرن و دیموکراتیک و سڤیل بکە ئەو توانایی هەیە و ئەشیکە بەڵام وەکوتم ڕێگەی لێگیراوە یعنی ئەمە لەناو بزوتنەوەکەدا کەسایەتێکی واهەیە کەواتە ڕنگ بێت لەناو خودی بزوتنەوەکەشدا دروست ببێ و ڕنگ بێ هەندێک شتیش هەبن کە ئەوان لە بۆ دوایی بەجیان هێشتە بن وەکو مەسەلەی زمان مەسەلەی دەستور کە ئێستا لەو ڕێککەوتنێنەی دواییدا هیچیان دیار نین هیچیان دیار نینیتر هیچ بەڵگەیەک نییە هیچ شتێک نییە ئەمانە لە بۆ دوایی بەجێ هێڵدراون چێ ئەڵێ دوایی ئەمانە جێبەجێ دەکرێن ئەگە جێبەجێ نەکرێن نابێ ئەوە یعنی ناتوانین ئێمە هەمان ئەوە بکەین هەمان ئارگومنتی پارتی و یەکێتی بینینەوە ینی بەبیێن لە 2004 و 5 ئێمە هەمان ئارگومێ هەمان پرسیارمان لە یەکێتی پارتیەکان دەکەن دەمانگوت باشە کاکە بۆ ناچیە تۆ لە بەغدایە بەغدا بخەی دەستی خۆت بەغدا بخەی دەستی خۆت نەک بە معنای داگیری بکەی بەڵکو بتوانێت لە ڕووی کللتوریەوە ئەوەنە خۆت بەهێزکەی ئەوەنە خۆت بەهێزکەیتر کە کادری ئەوان کادریان نییە ئەتو کادری خۆت دروست کە تۆ پارەت هەیە تۆ جوگرافیات هەیە ئەتو چەند ساڵە حکومت هەیە تو تەجروبەی سیاست هەیە نەشیع و نەسونە ئەوەی نیە سونە هەموو هەڵاتوە چیتە لای ئەڵقاعیدا شیعەکانیش ئیتر لەناو ئەهواڕەکاندا هاتوونە ئیتر ئەزمونێکی سیاسی گەورەیان نییە لە بۆ هەندێک ئیتر ئەوەی هەیە ئەتۆ ئەگەر بێت و کادر دروستکەی بەتەنیا کادر لە هەموو دام و دەستگەکانی عراقدا جگە لە کادری تۆ کەسی دیکە یعنی ناڵێن با کەسی دیکە جێگای نەبێ بەڵام ئەتۆ ئەتوانێت لە هەموو دام و دەستگاکاندا نوێنەرایەتی خۆت هەبێ ئێستا کە تەماشا دەکەی نەوەک ئەوەی کە حەلبوسی نای هەبێ سەرۆک ئەرکانی سوپای عراق کورد بێ عەرەبێکی داناوە نەخێر ئەوە خوددا شاهێدە
هەموو بەرپرسیارانی پارتی و یەکێتی شاهێدن کە پارتی و یەکێتی و ئۆپۆزیسیۆنە ئەحمەقەکەی کوردایەتیش خوڵقی ئەوەی نییە لە بەغدا کادری هەبێ، خوڵقی ئەوە نییە لە بەغدا کار بکە، خوڵق لەبەرەوەی داخراوە، لەبەرەوەی باوەڕی بەخۆ نییە. تێگەی هەمویان دەیانەوێت لە کوردستاندا ئیتر ئاغا و ئاغاواتیەکەی خۆیان بکەن. مەسەلەکە ئەوەیە. ئیتر لە بۆ هەندەی ئەو بابەتە کۆتایی پێدێنم. ئیتر لە ئایندەدا بەردەوام دەبین ئەو لەسەر ئەو بابەتانە ڕنگ بێت لە ئایندەدا بەیانیان زوو هەوڵ بدەن بە زاراوەی کرمانجی ئەو چەند بەرنمەیەک لەسەر لەو بوارەوە بکەم کە مێدیاکان بەڕاستی ناتوان بیکەن، خۆیان نادەنە بەرێ ویانیش لە ڕوانگەی گوتارێکی دیکەی ناسیۆنالیستیەوە یەک گوتارەوە بە تەنیا وەکو ڕەشوسپی سەیری بابەتەکە دەکەن. من ئەوەندەی لە دەستم هات هەوڵمدا ئەمڕۆکە هەموو ئارگومنتەکان بینمە لای یەکتری ئیتر لە ئایندەدا هەم زیاتر بابەتەکان ڕوونتر دەبنەوە، هەم ئێمەش ئەتوانین زیاتر بیری لێ بکەینەوە ئیتر کە ئەمە بەرەو چ ئاراستەیەک دەڕوە. زۆر سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون. شەو شەوگارتان شاد، ویکەندێکی خۆش بۆ هەمووتان هەر بژین. زۆر سوپاس.